بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما دانیشتوانی قەزای کەفری لە کاتژمێر 11 پێشنی و ڕۆ تا دوای نوێژی عەسر نایەنە بازاڕ و دوکاندارەکانیش دوکانەکانیان ناکەنەوە. کەمی پێدانی کاتژمێرەکانی کارەبا و بەرزی پلەکانی گەرما جیاوازی زۆر لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان لە وەرزی هاوین و وەرزەکانی دیکە دروست کردووە و دەڵێن ڕۆژ کووچە و کۆڵانەکان کشومات. گەرماگە چەند ساڵ پێش ئیسابا گەرم نەبووە، ئیمساڵ گەرماگەی غایە دەرەجەیە. چەند دەوڵەت عارەبی گردێتەوە بە عێراقشەوە بە کوردستانشەوە. ئەم گەرمایەکی زۆر سەختە. تا ئیسا گەرمای وامان نەدیە، دیمانە گەرما. من خۆ تەمەنم 45 ساڵە گەرمان دیە، بەم جۆرە نەوێ. ئەم گەرمایەکی سەختە. پێویستی ئەوە کارەبا لەبەرەوەی خەڵکی فەقیر و هەژار. وەڵای ئێمە لە 11 و نیم دایەخێن بەهۆی گەرما جاران تا 12 دامانە خست. بەڵام ئیسا بە 11 و نیم دایە. وەڵای لە 3 و نیم 4 بەهۆی ئەوە گەرمە جاران پێشوو زووترەمان کردووە گەرماگەی کەم بوو. بەڵام ئیمسا گەرماگەی زۆر زۆرە. پیشەوەرێکی دیکە دەڵێت ڕاستە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و بێکارەبایی هۆکاری داخستنی دوکانەکانمانە لە ڕۆژدا، بەڵام نەشی شاردەوە بێ ئیشی و بێپارەی خەڵک هۆکارە تا ئەوەی تااقەتی مانەوە و چاوەڕوانیان لەژێر تیشکی بەتینی خۆری هاویندا نەبێت. براکەم ئەم دوکانێ لە زانی بۆ ئاکرێتەوە جاران ئێمە دوکانمانە کردووە بازار زۆر قەڵەباڵ بوو. پێویستمان بە گەرما ئەمانە نەوێنە قەڵەباڵ و عیش بووی. جا ئینسان عیش بکە و کەسابەت بکە دەربەست گەرما و سەرما نایە، هیچ دەربەست ناین. گیرفانت پڕ و بێ عیش بکەیت و عەمەلەیت بۆ بێ سەعات 4 و نیم فێر بینە خەڵ کفری لەعان عیشا و لەعان کەسابەتە سەعات 4 پارە وەرەگرن یا عەمەلەی جاران واویە بەس ساکە هیچ عیشێ نەما کفری کوشتیان کفریان دارزان کفری هەڵمەت و قوربانی هەرچی کوشتار بێ لە کفریا بیو بەس ساکە کەس هیچی هاوڕێکی لێ ناداتوە. ئەوەنە کوشتارە لە کفریا بێ لە کورسانە نوێە، ئەوەنە کوشتارە لە کفریا بێ لە کورسانە نوێ خاڵ گەرماکەمان زۆر گەرمایە گەرمە بەس کارەبامان نییە. کارەبامان نیەوە هیچ شێوەیە گەرمامان زۆرە. سەرڕای ئەو پلە بەرزی گەرما بەڵام دانیشتوانی کفری بە ڕۆژ و شەو لەسەر شەقامن بۆ ناچارکردنی حکومەت بەجێبەجێکردنی خواستەکانیان و دەڵێن تا باشترکردنی خزمەت گوزاریەکان و نۆژەنکردنەوەی شوێنەوارەکان فشارە مەدەنیەکانیان بەردەوامی پێدەدەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کفری.